هەموو ساڵێک لەگەڵ سەرەتای وەرزی بەهاردا لە 21 ئازار ڕۆژی جیهانی دایکە. لە ڕۆژی جیهانی دایکدا دایکانی کورد پیرۆزبایی خۆیان لە دایکی پێشمەرگە بەگشتی و دایکی شەهیدان بە تایبەتی ئەکەن. خوا و پێغەمبەر یارمەتی ئەو پێشمەرگانە بە کە بە سەنگەرەوەن. خوا ئەم بەڵایە دەحفکا لەسەر ئەم کووردە. سڵاوم هەیە بۆ ئەو دایکانە کە ئەمڕۆ دڵیان تونگە و دڵیان عاجزە. ئێمە لە سای سەری ئەوانەوە هاتووینەتە دەرەوە دوعا بۆ ئەوانەکەین. زۆر پیرۆزبایی لە دایکی هەموو شەهیدەکانەکەم دەستیان ماچەکەم بەڕاستی ئەوان نمونەی دایکن. بۆ یەکەمین جار خاتوو جولیا وارد شاعیر و نووسەر و یاساناسی ئەمریکی لە ساڵانی شەڕی ناوخۆی ئەمریکا و هەروەها شەڕی ئەڵمانیا و فەڕەنسا پێشنیاری کرد ڕۆژێک وەک ڕۆژی دایک دیاری بکرێت. لەم ڕۆژەدا زۆرترین دایکی ئەو سەربازانەی کە لە شەڕی ناوخۆی ئەمریکادا کوژرابوون لە دەوری یەکتر کۆ دەبوونەوە. پیرۆزبایی لەگەشت دایکێکەکەم بە تایبەتی دایکی شەهیدان. ئیمڕۆ ڕۆژی دایکانە ئیشەڵڵا پێشمەرگەکانمان هەر سەرکەوتووە بێ داعش لە ناوەچێ هەموو ساڵێکمان هەروە خۆش و شادیە بێت. ساڵی 1912 لە 45 ویلایەتی ئەمریکا 21 وەک ڕۆژی دایک دەستنیشان کرا. دواتر ویدرۆ ویلسن سەرۆک کۆماری ئەو کاتەی ئەمریکا لە ساڵی 1914دا ڕۆژی دایکی لە سەرانسەری ئەمریکا وەکو ڕۆژی نەتەوەیی ڕاگەیاند. لە ڕۆژی جیهانی دایکدا دایکانی کورد پیرۆزبایی لە دایکی شەهیدان و دایکی پێشمەرگاکەن. ئەمەش ئەو ڕاستیە دەرەخا کە پێشمەرگە هەمیشە لە ناو دڵی جەماوەرە. دانا عوسمان NRT هاوینە هەواری دوکان.